ئیسرائیل بۆ هاتە هەولێر کۆنگرەیەک ئاگر لە عێراق بەردەدات چەند پیرەپیاوێکی ڕدێن سپی عەگال بەسەری عەشایری سوننە کە لەسەر ڕێگای گەڕانەوەیان لە ئیمارات لە هۆڵێکی بچووکی هۆتێلێکی هەولێر بە چەند وشەیەک ئاگریان لە شەقامی شپرزەی عێراقی و پەیوەندی نەمەیوی کورد و شیعە بەردا و ساحەی شەڕی ساردی نێوان دوو دژبەرە سەرسەختەکەی خۆر هەڵاتی ناوەڕاستیان لە بری ئەبوزەبی و تاران هێنایە هەولێر. کۆنگرەکە سەرەتا نهێنی و گوێ پێنەدراو بوو، نە هیچ کەس و نە هیچ میدیایە گرنگێکی ئەو تۆیان پێنەدا لەبەر بەشدار نەبوونی هیچ ڕەمزێکی دیاری سوننە و نادیاری تەوەرەکان و ڕاستپاردەکانی. بەڵام لە ناوەڕاستی کۆنگرەکەدا یەکێک لە بەشدار بووان هەڵدەستێت و تەنها پێشنیارێک دەکات ئیدی کۆنگرەکە لە کۆنگرێکی سارد و سڕ و چەند سەرۆک هێزێکەوە دەگۆڕێت بۆ تەوەری قسە و باسی هەموو میدیا و ناوەندە سیاسیە نێوخۆی و جیهانیەکان بەتایبەت ماڵی شیعەی گڕ تێبەردا. تاواستەی موقتەدای دۆست و هاوپەیمان بڵێت ئەگەر بەشداربووانی کۆنگرەکە دەستگیر نەکرێن لەلایەن هەولێرەوە خۆمان دێ بۆ چارەسەرکردنی کە لەوەیە ئەم قسەی سەدر ئاماژیشتی قورستری بەدواوە بێت. ماوەیەکە پایتەخت لە ژێر ڕەحمی درۆنی هێزە شیعەکاندایە وەک چاودێران دەڵێن هاویشتنی ساروغی فاتیح و هەڵدانی درۆنی بۆمب ڕێژکرا و بۆ قوڵایی هەرێمی کوردستان و نێو فڕۆکەخانە و شوێنی نیشتەجێبوونی دیپلۆماتکارەکان تەنها بە خاتری کەمەند کێشکردنی هەرێمە بۆ نێو پرۆسەی سیاسی شیعی عێراقی و کەمێک دوورخستنەوەیەتی لە بەرەی ئەمریکا. بەڵام باسکردن لە دروستکردنی پەیوەندی لەگەڵ دوژمنە سەرسەختەکەی ئێران هەروە بێباز نابێت و ئەگەر لەمەوبەر تەنها درۆنی ئاگاداری نێدرابێتە سەر هەولێر دوور نییە پێشهاتی قورستر لە ساروغ و درۆن بەرەنجامی کۆنگرەی پیاوە پیرەکانی هەولێر بێت. بەرپرسانی کورد کە هەمیشە خۆیان لە شەڕی بە وەکالەتی ئەو دوو جەمسەرەت ژووناکۆکە بە دوور گرتووە و زانیویانە چارەنووسیان باشتر نابێت لە چارەنووسی یەمەن. هەر بۆیە ئەگەر وەفدێک چوبێت بۆ ئەمریکا وەفدێکی چۆتە تاران یا بەغداد. بەڵام ئەم جارە خواستەکە ئیمارات زاڵتر بوو هەرچەندە تا ئێستا نازانرێت بەرامبەر بەچی و چۆنەوە کرا. پێشهاتەکە هێندە مەترسیدار بوو هەر زوو هەرسێ سەرۆکایەتەکەی عێراق ئاگاداری نامە و هۆشداریاندا و خۆشیان بێبەری کرد. ماڵی شیعەش ئەکوڵا و داوای تۆڵە و وەڵام و ئیجراعاتیان دەکرد. بەرپرسانی حکومەتی هەرێمیش سەرەتا زۆر گرنگیان بە باسەکە نەدا، بەڵام کاتێک زانیان چی کارێکی پڕ لە مەترسی و چ بۆمبێکی تەوقیت کرا و لە نێو ماڵی خۆیاندا بۆ شیعە و ئێران نراوەتەوە هاتنە سەرخەت و بێ ئاگایی و بێبەریبوونی خۆیان ڕاگەیان. چاودێران وای بۆ دەچن هەرتەنها بەیان نامە کورتەکانی حکوومەت و وەزارەتی ناوخۆ دڵی ئاگراوی نێوماڵی شیعە ئاو نادات و لە ڕۆژانی ئایندەدا چەندین ئەگەری تر کراون بەتایبەت کە تاکو ئێستا هەڵوێستی فەرمی ئێران ڕانەگەێنراوە. بەڵام هەرێمیش لە بەردەم دوو بژاردەی خولزدایە ڕازیکردی دڵی ئێران و شیعە و دەستگیرکردی بەشدارانی کۆنگرەکە و دەرکردنیان لە کوردستان کە ئەوەش ڕاستەوخۆ واتە چوونە بەرەی ئێران و تووڕەکردنی بەرەی ئیمارات و ئیسرائیل بەتایبەت کە هەرزوو سەرگۆزیرانی ئیسرائیل بەدەم داواکاریەکەوە هاتووتی دەستی هەر کەس دەگوشن لە پێناو باشترکردنی پەیوەندیەکانیان. هێشتنەوەی بابەتەکەش وەک خۆی و تەنها بەیان نامە دەرکردن دوور نییە پەیوەندی هەرێم و بەغداد بگەڕێنێتەوە خاڵی سفر. ئەو پەیوەندی 2 ساڵە کورد خەونی پێوە دەبینێت. لە هەر بارێکدا زیانمەندی یەکەم تەنها هاوڵاتیان و ئەوان باجەکەی دەدەن چ بە هەر هێرشێک یا بڕینی پەیوەندی نێوانیان بێت.